چراسەوزی کۆماری ئیسلامی بە زلهێزە ڕۆژاواییەکان. چەند ڕۆژ لەوە پێش وتوێژێک لەگەڵ عەباس عێراقچی بەرپرسی وتوێژەکانی بەرجام لە سەردەمی وەزارەتی جەواد زەریفدا بڵاو کراوەیە. ئەو کە ئێستا لە پۆستی ڕاوێژکاردا کار دەکا لە وەزارەتی دەرەوە ڕوو بە دەوڵەتانی ڕۆژاوایی وتی دەبێ بەر بە خۆپیشاندانی ستاندنەوەی ڕەوایەتی لە کۆماری ئیسلامی بگیرێت. ڕوون و ئاشکرایە کە مەبەستی عێراقچی خۆپیشاندان لە نێوخۆی وڵاتدا نەبووە، لەبەر ئەوەی هێزە سەرکوتگەرەکان لە ئێران پێویستیان با ڕێنماییەکانی کەسانی وەکو عێراقچی نییە و کاری خۆیان باش شارەزان. بەڵام لەوێوە کە عێراقچی پسپۆڕی پەیوەندی لەگەڵ ڕۆژاوایە، ئەو خوازیاری بەرگرتن لە خۆپیشاندانەکان دژ بە کۆماری ئیسلامی لە وڵاتانی ڕۆژاوایی بوو. بەڵام چۆن لەوەها بارودۆخێکدا دەکرێت وەها چاوەڕوانیەک تەرح بکرێت؟ ئایا دەربڕینی وەها بۆچوونێک ناکرێت گەیاندنی ئەم پەیامە بە ڕۆژاوا بێت کە کۆمەڵێک لایەن و هێز لە کۆماری ئیسلامیدا هەن نایەنەوێ دەرگای وتوێژ لەگەڵ ڕۆژاوا بە تەواوی دابخرێت؟ لەلایەکی دیکەوە قسەکانی ناسر کەنعانی وتەبێژی وەزارەتی دەرەوەی کۆماری ئیسلامی سەبارەت بە کۆنفرانسی مونیخیش دەبێ لەم ڕاستایەدا هەڵبسەنگێندرێت. کەنعانی وێڕای مەحکومکردنی بانگێشتنەکانی کۆماری ئیسلامی بۆ ئەم کۆنفرانسە هیواداری دەربڕی کە لە ساڵی داهاتوودا کۆماری ئیسلامی بانگێشت بکرێت. تەرحکردنی جاروباری ئەم چاوداگرتنانە لە ڕۆژاوا لە پاڵ کردارەکانی پشتەپەردە لە هەردوو لاوە سەبارەت بە بوژاندنەوەی بەرجام، کاربەدەستان لە بەرامبەر خستنە لیستی گروپە تروریستیەکانی سوپای پاسداران لەلایەن دەوڵەتانی ئوروپایی، هەوڵدان بۆ دەستپێکردنەوەی پەیوەندی لەگەڵ عەرەبستان پێمان ئەڵێت کە زلهێزە سەرمایەدارەکان بە تایبەت لە ڕۆژاواش پەیامەکەیان وەرگرتووە و لانیکەم لە کورد ماوەدا بەرنامەیەکیان بۆ وەلانانی حکوومەتی ئیسلامی و یان ڕژیم چەنجی جێی سەرنجی خۆیان نییە. ئەوان نایانەوێ ناوچەی قەیران لێدراوی ڕۆژهەڵاتی نێوەڕاست بەرەو ڕووی قەیرانێکی جددیتر بکەنەوە و کا کۆنتڕۆڵکردنی هاسان نەبێت. ئەگەر ئەم زلهێزانە لە ڕۆژهەڵاتی نێوەڕاست و باقی شوێنەکانی دیکەی دنیا لەگەڵ حکوومەتە تا سەر ئێسقانە کۆنەپەرستەکان سازاون، دەلیلێکی نییە لەم ڕۆدا دڵیان بۆ دامەزراندنی حاکمیەتێکی دموکراتیک لە ئێران کە خوازیاری کۆتایی هێنان بە ئیستبدادی دینی و دابینبوونی مافە سیاسی و کۆمەڵایەتیەکانی ئینسانەکان لە ئێراندا لێ بدات. کەوایە زۆر بەجێ نییە کە دوای ئەو هەموو ئاڵوگۆڕانەی لە دنیای دەوروبەردا ڕوویانداوە لەم ڕۆدا ڕۆژئاوا بە پشتیوانی حاکمیەتێکی دموکراتیک ئەویش لە ناوچەی ڕۆژهەڵاتی نێوەڕاست بزانین. بەڵام هەڵسوکەوتی ئەم دواییانەی دەوڵەتانی ڕۆژاوایی بۆ گوشارخستنە سەر کۆماری ئیسلامی لە خزمەت بە کام ئیستراتیژی سیاسی ئەواندایە. یەکەم، ئەوان لە کۆنەوە بە شوێن ئەم ئامانجەوەن کە حکوومەتی ئیسلامی مزاحمەتەکانی لە ناوچەکەدا کەم بکاتەوە، دەست لە زێدەخوازیەکان هەڵبگرێت و ببێتە ڕژیمێکی دەستەمۆی هاوتەریب لەگەڵ نەزمی ئیمپریالیستی. و دووهەم، لەم دەورەیەک دواییشدا دەیانەوێت ئێران لە بلوکی چین و رووسیا بە گشت ناکۆکیەکانیەوە دوور بخەنەوە و ئێران هەروەها لە حەوزەی نفوزی بازار ڕۆژاوادا بمێنێتەوە. ئاشکرایە بۆ ئەنجامدانی ئەم کارە لە بەرامبەر سەرڕەویەکانی حکوومەتی ئیسلامیدا پێویستە بخرێتە ژێر گوشارەوە. سزای یەک لە دوای یەکەکان کە گوشاری زیاتر دەخاتە سەر ژیانی خەڵ، ئەقداماتی وەکو دەرکردن لە کۆمیسیۆنی مافەکانی ژن، بانگێژنەکردنی کۆماری ئیسلامی بۆ کۆنفرانسی ئەمنیەتی مونیخ، چالاکردنەوەی ڕاگەیەنەرەکانی ئۆپۆزیسیۆن بە گشتی سناریۆی گوشار بۆ سەر کۆماری ئیسلامی تاقیب دەکەن. لە بەرامبەردا هەڵبەت کۆماری ئیسلامیش بۆ وەرگرتنی ئیمتیازی زیاتر جارجارە بەرنامەی هەستەیی خۆی گەورە دەکاتەوە و هێزەکانی سەر بەخۆی لە ناوچەکەدا قورمیش دەکات و لەگەڵ رووسیا و چینیش دەردەکەوێت. لە ڕاستیدا ڕۆژهەڵاتی نێوەڕاست ئێستا بە زاڵبوونی سیاسەتی ئیمپریالیستەکانی تحمل و زەرفەتی دەوڵەتانی بەڕاستی دموکراتیک و سۆکۆلاری نییە. هەر ئەو سیاسەتەی کە لەگەڵ بەهاری عەرەبیدا بەرەو پێشیان دەبرد بە هاتنە سەرکاری دەوڵەتێکی پێشکەوت و دموکراتیک، نەزمی ئیمپریالیستی بۆ تاڵانکردنی سەروەت و سامان لەم ناوچەیەدا تێک دەچێت. لەوها حاڵەتێکدا تەکلیفی ڕژیمەکانی وەکو ئیسرائیل و عەرەبستان چی بەسەر دێت؟ ئەم نەزمە کۆنەپەرستانەیە لە ناوچەکەدا دەبێ بپارێزرێت. لە ئاخرین هەنگاودا هێنانە سەرکاری تالیبان لە ئەفغانستان تا ڕادەیەکی زۆر ئەم ڕاستیە دەسەلمێنێ، لەم ڕووەوە بەرژەوەندی ئیمپریالیستی
بە هەمان هاسانی شیاوی گۆڕان نییە. مانۆڕی ئۆپۆزیسیۆنی ڕاست بە پاساوی دموکراسی و مافەکانی مرۆڤ بەکردەوە بەشێک لەم ئستراتیژیە ئیمپریالیستیەیە، ئستراتیژیەک کە نەک حاکمیەتی خەڵکی بێبەش و ستەم دیتووی ئێران بەسەر چارەنووسی خۆیدا و دابینبوونی ئازادی و یەکسانی و ڕیفاه و بەختەوەری بۆ بێبەشانی ئەم کۆمەڵگایە، بەڵکو درێژەی دابینبوونی تاڵان و بڕەوی سروەت و سامانی کۆمەڵ و دابینبوونی بەرژەوەندیە ئیمپریالیستیەکان دەبێت کە هەڵبەت ئۆپۆزیسیۆنی ڕاستی پرۆڕۆژاوایی و لایەنگرانیشین دەگەیەنێتە نانوونەوەیەک، ئەوەی کە تا ئێستا لە کارنامەی ئەم زلهێزانە لە ناوچەکەدا چەسباوە. لە ڕاستیدا بوون و نەبوونی وەها ئۆپۆزیسیۆنێکیش بەستراوەتەوە بە چلۆنایەتی بەرەو پێشبردننی وەها ئستراتیژیەک. ئەگەر لە ئەمڕۆدا بە بەرەکەتی ئاخێزێکی شۆڕژگێڕانە لە ئێران دەیانەوێت سواری شەپۆلی نفرەت و بێزاری گشتی دژ بە حاکمیەتی ئیسلامی بن، بەڵام گومانی تێدا نییە کە درێژەی ئاخێزی شۆڕژگێڕانە لە ئێران بزوتنەوەکە دەکاتە خاوەنی وەها تواناییەک کە نەهێڵێت ئاسوودەیی بە خۆیانەوە ببینن.